سێم گرانترین پشیلە لە جیهاندا نرخەکەی 97 ملیۆن دۆلارە. دەوترێ پارەی باش پەیدا دەکات و سامانەکەی بە ملیۆنان دۆلار مەزندە دەکرێت. ئەستێرەی نێودەوڵەتی و گۆرانی بێژی پۆپی ئەمریکی تایلەر سویفت خاوەنی سێم گرانترین پشیلەی جیهانە کە بەهاکەی دەگاتە 97 ملیۆن دۆلاری ئەمریکی. ئەم پشیلە دەوڵەمەندە ناوی ئۆلیڤیا بێنسۆنی سکۆتلەندیە و سامانەکەی بە ملیۆن دۆلار مەزندە دەکرێت و هۆکاری زۆری سامانەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە پەڕەی کۆمەڵایەتی ئینستاگرام فۆلۆوەرسێکی زۆری هەیە و مانگانە بە هەزاران دۆلار دەچێتە سەر حسابەکەی. بە پێیلیستی دەوڵەمەندترین ئاژەڵە ماڵیەکان بۆ ساڵی 2022 ئۆلیڤیا لە پلەی سێم دێت لە دوای پشیلایی ئالا کە نرخەکەی 100 ملیۆن دۆلارە و سەگی شوانی ئەڵمانی گونتەر کە نرخەکەی 500 ملیۆن دۆلارە. پشیلەکەی تایلەر سویفت لە کەرتی نوێنەراتی ئاژەڵان کار دەکات. بەشداری چەندین ڕێکلامی کۆمپانیای کۆکاکۆلای کردووە. هەروەها بەشداری لە ڤیدیۆ کلیپی گۆرانیەکانی تایلەر دەکات. لە نێویاندا گۆرانی من. نرخی ئۆلیڤیا بە 97 ملیۆن دۆلار مەزندە دەکرێت و ئینستاگرامەکەی لەلایەن کۆمپانیای ناوبراوەوە ناسێنراوە و خاوەنی زۆرترین هەوادار و فۆلۆوەرسە.